بارزانی دوژمنی ناوخۆ و دۆستی جەلادەکانی سەرگەلی کورد. هاوشانی خیانەت و هاوکاریەکانی پەدەکە بۆ سوپای داگیرکەری تورک بۆ لەناوبردنی کورد و داگیرکردنی خاکەکەی مەسعود بارزانی پێشوازی گەرم لە سەرۆکی هوداپار دەکات لە هەولێر. ئەو پارتەی لە ساڵانی 90ەکاندا لە ڕێگای تیرۆری ڕاستوخۆوە نزیکەی 17,000 کوردیان کۆمەڵکوش کرد لە باکووری کوردستان. لەم ڕۆژانەدا سەرۆکی گشتی هوداپار زەکەریا یابچ ئۆغلو سەردانی مەسیف سەلاحەدین واتە پیرمامی سەر بە هەولێر کردو لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە کۆبوویەوە و پێشوازی گەرمی لێکرا. هوداپار کێن؟ هوداپار بەرماوەی حەزبوڵای تورکیایە، پارتێکی توندڕەوی دەمارگیرن، دەمارگیری نەتەوەیی و ئاینیان تێکەڵکێش کردووە بۆ دژایەتی کورد لە کاتێکدا خۆیان کوردن، بەڵام نوێنەرایەتی ئیسلامی ساختە و دەوڵەت دەکەن لە تورکیا. زەکەریا یابچی ئۆغلو ئێستا سەرۆکی پارتەکەیە. لە ساڵانی 90ەکان لە ڕێگەی تیرۆری ڕاستەوخۆ نزیکەی 17,000 کوردیان کۆمەڵکوش کرد لە باکووری کوردستان. بەپێی سەرچاوەکان کادیرانی ئەم ڕەوتە پێشتر لە ئێران پەروەردەی چڕی سەربازی و ئیدۆلۆژی و هەواڵگریان بینیوە، پاشان لە تورکیاش جارێکی دەرپەروەردە کراونەتەوە. ساڵانی 1970 و 1980 کتێبخانەی وەحدەتی شاری ئامەد کە خاوەنەکەی عەبدولوەهاب کنجی بوو کرایە شوێنی ڕێخستنی ئەم ڕەوتە. لە ساڵی 1981دا فیدان گونگۆرۆی ئیسلامی کتێبخانەی مەنزیلی دامەزراند و کردیە شوێنی سەرەکی ڕێخستن. لە 1982 کەسێکی دیکە بە ناوی حسێن وەلی ئۆغلو کە خەڵکی باتمان بوو هەر لە ئامەد کتێبخانەی ئیلیمی کردەوە. ئیدی هەردوو کتێبخانەکە بوونەتە ناوەندی ڕێخستن و کار و چالاکی سیاسیان. زۆری نەخایەند گونگور و وەلی ئۆغلو بەجیا دەستیاندایە ڕێخست و ناکۆکی کەوتە نێوانیانەوە. بۆ هۆیەوە حسێن وەلی ئۆغلو کتێبخانەکەی لە ئامەدەوە گواستەوە بۆ باتمان. لە ساڵی 1970دا پەیڕەوانی کتێبخانەی ئیلیم بە فەرمی خۆیان وەک حەزبوڵڵا ڕاگەیاند و بەکارهێنانی وشەی ئیلیمیان قەدەغە کرد. ئەمە شەڕێکی دژواری لە نێوان ئیلیم و حەزبوڵڵادا نایەوە. دەوڵەتی داگیرکەری تورکیش لە ڕێگەی دەستگای هەواڵگری و ژیتەمەوە واگێزێکی داردەست بۆ ڕاوە کورد بەکاری دەهێنان. لە 16 شوباتی 1992 گۆڤاری بەرەو 2000 بەممان شێتە پەیوەندی نێوان دەوڵەت و حەزبوڵڵای ئاشکرا کرد. ئەندامانی حەزبوڵڵا لە ناوەندی تیمە تایبەتەکانی سەر بە هەواڵگری سەربازی دەوڵەتی تورک کە بە چەڤیک ناسراون پەروەردە دەکرێن. 2 ڕۆژ پاش بڵاوبوونەوەی هەواڵەکە هەواڵ سازەکە ڕۆژنامەوان هالید گونگەن لەلایەن ئەو تاقمەوە کوژرا. جەنگی زاڵتوونی پەیامنەری ڕۆژنامەی یەنی ئولکە چەندین دۆسی لەسەر حەزبوڵڵا بڵاو کردەوە. بەکارهێنانی وشەی حزبی کۆنترا لە داهێنانی ئەو بوو. لەسەرەوەش لە ڕۆژی 24 شوباتی ساڵی 1992دا تیرۆر کرا. لێکۆڵەر و ڕۆژنامەوان حافیز ئاگدەمیر کە لەسەر حزبی کۆنترا حزبوڵڵا لە دۆسیەکەی دەکۆڵیەوە لە 8 حوزەیرانی هەمان ساڵدا لە ئامەد لەلایەن ئەو تاقمەوە تیرۆر کرا. لە 20 تشرینی دووەمی ساڵی 1992 هەر لە شاری ئامەد نامی قترانجی بەرپرسیاری گۆڤاری گەرچەک کاتێک دەچووە نووسینگەی گۆڤارەکەی لەلایەن هەمان تاقمەوە تیرۆر کرا. ئۆکاری تیرۆرکردنەکەشی بڵاوکردنەوەی دۆسیەک بوو سەبارەت بە چاوانەکانی و تاقمە و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک. دامەزێنەری ژیتەم وتبووی حسێن وەلی ئۆغلو بە پشتیوانی من حەزبوڵڵای دامەزراند و بەڕێوەی دەبر. هەروەها عیسمەت سەزگین وەزیری ناخۆیە و کاتی تورکیا وتی ئێمە حەزبوڵڵامان لە دژی پەکەکە دروست کردووە. لە هەڵبژاردننی سیوێکی یاداری ساڵی 2019دا هوداپار پشتیوانی لە ئاکەپە کردبوو. لە بەرامبەرەوەشدا ئاکەپە لە 2019 تا 2022 سەدان تاوانباری حەزبوڵڵای ئازاد کرد. ئەوانە و کەسانە بوون کە دەستیان بە خوێنی ڕۆڵەکانی کورد سوور بوو. هەروەها ئەردۆغان وەک پاداشتی پشتیوانی ئاکەپە لە 3 ئایاری 2023 محەممەد ئاکسۆی سەرکردەی هوداپار کە دەستی بە خوێنی چەندین کەسی بێتاوان سوورە ئازاد کرد. حەزبوڵڵا کە پاشان بوو بە هوداپار لە نێو خەڵکدا وەک دەستکێش و داردەستی دەوڵەتی داگیرکەری تورک ناو دەبرێن. هەروەها دەستنە چوارچێوەی پلان و ژووری شەڕی تایبەت کە دەوڵەت لە دژی کوردی ئازادی خواست لە باکووری کوردستان دایمەزراندووە. داخۆبۆچی وێڕایکوشتنی 17,000 کوردی بێتاوان لەلایەن هوداپار و دەوڵەتی قوڵەوە کەچی هێشتا مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە فەرشی سووریان بۆ ڕادەخات و لە ماڵەکەی خۆی لە هەولێر پێشوازی گەرمیان لێ دەکات.